مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی سلێمانی لەسەر 82 دۆنم زەوی لە قلیاسان کێشە لە نێوانیاندا دروست بووە. فەرمانبەرانی زانکۆ داوا دەکەن زەویەکان بکرێت بە یەکەی نیشتەجێبوون. مامۆستایانی زانکۆی سلێمانیش دەڵێن نابێت بکرێت بە یەکەی نیشتەجێبوون و زەویەکان هی زانکۆی سلێمانین. بە پێی نووسراوێکی ئەنجومەنی وەزیران و خوێندنی باڵاش ڕەزامەندی دراوە لەسەر ئەوەی زەویەکە بکرێت بە یەکەی نیشتەجێبوون و فەرمانبەران و مامۆستایان بە قیسی درێژخایەن لەی سوودمەند بن. ئینەکە لەوە ئێستا کۆمەڵە مامۆستا ڕێزمان هەیە بۆیان هەساون بەوەی کە ئاڵن گوایە ئەو زەویانەمان ئێمە بۆ ئەوە نایە بمانێنێ بۆ خۆمان ئەمانەوێ بۆ زانکۆ بیگەنە کۆلیج و کۆلیجی تر زانکۆی سلێمانی فراوانکەن. بەڵام پێم وابێ زەویەکان ئەوەنە زۆرن تا بتوانن بۆ چەند ساڵێکی تریش زانکۆی سلێمانی لەوە فراوانتر بێ و لەوە پێشکەوتوتر بێ. لە 2012ەوە ئەنجومەنی زانکۆ ڕەزامەندی فەرماندا کردووە کە فراوانکردنی پرۆژەکە هەواری فەرمانبەران فراوان کرێت. بەرز کراوەوە بۆ وەزارەت بەرزی کردەوە بۆ ئەنجومەنی وەزیران کاقوبا تاڵەبانی وەکو جێگری سەرۆکی ئەنجومەن موافقەتی کردووە. دوایی کاک نێچیر بەرزانی وەکو سەرۆکی وەبەرهێنانی کوردستان و سەرۆکی ئەنجومەنی وەزیران موافقەتی کردووە موافقەتەکە گەڕاوەتەوە بۆ سەرۆکایەتی زانکۆ. بەبێ ئاگاداری ئەوان دراوە بە وەبەرهێنێک بۆ ئەوەی وەبەرهێنانی لەسەر بکات بۆ زانیاری بەڕێستان ئەم زەویە مڵکی تایبەتی زانکۆی سلێمانیە و ئەو بەڕێزانەش لە ئەنجومەنی زانکۆی سلێمانی بەبێ ئاگاداری ئەوان ئەم زەویە بەخشراوە بۆ وەبەرهێنا. بۆیە ئێمە وەکو مامۆستایانی زانکۆی سلێمانی ئیمڕۆ گربوونەوەیکی ناڕازاییمان ڕێخست بە مەبەستی گەڕانەوەی ئەو مڵکە بۆ سەر زانکۆی سلێمانی لەبەرەوەی ئەم مڵکە مڵکی خوێنکاران و مڵکی گشتیە. زەویەکە کەوتۆتە هەواری زانکۆ، ڕۆژەکەش فراوانکردنی هەواری زانکۆیە. مامۆستایانی زانکۆی سلێمانی دەڵێن ئەنجومەنی زانکۆی سلێمانی ڕەزامەندی نەداوە لەسەر دروستکردنی یەکەی نیشتەجێبوون و فراوانکردنی ئەم شوێنە. بەڵام فەرمانبەران دەڵێن ئەو نووسراوی مامۆستایان باسی دەکەن کۆنە و ئێستا بڕیاری نوێ دەرچووە بۆ زەویەکە و دەستپێکردنی یەکە نیشتەجێبوونەکان. ئێمە ئیزراریمان لەوە نییە کە ئەوان سوودمە من لەگەڵ ئێمە، بەڵام ئەوان هاتوون بە داواکی ناڕەوا کە ئەزانن خۆیان بۆیان ناکرێت بە زەوی پێیان بدرێ. ئێستا هاتوون داواکەن کە بگەڕێتەوە بۆ زانکۆ و بە هیچ شێوەیە داوای قانونی نییە و هیچ بنەماش یاسایی نییە. لەبەرەوەی ئەمە بە چەند بڕیار و چەند قۆناغی تێپەڕاندووە تەرخان کراوە بۆ پرۆژە. بەڕێزان سەرۆکایەتی زانکۆی سلێمانی ئاگادار نییە کە ئەم زەویە بەخشراوە بۆ وەبەرهێنا بەپێی کتابی فەرمی کە ئەوە تا ئەیخێنە بەردەستی بەڕێستان ئەتوانم بڵاوی کەرەوە. نەخێر ئێمە نامانەوێت، ئەمە تەنها ئەمانەوێت لە خزمەتی گشتیا بەکاربێت. تا ئێستا نەداواکاری مامۆستایانی زانکۆ جێبەجێکراوە نەداواکاری فەرمانبەرانی زانکۆ، بەڵام هەر کاتێک مامۆستایان کردبوونەوە ئەنجام دەدەن دژی جێبەجێکردنی یەکەی نیشتەجێبوون لە قولەڕیسی فەرمانبەرانی زانکۆش دوا بە دوای ئەوان کردبوونەوە ئەنجام دەدەن و داوا دەکەن پرۆژەی نیشتەجێبوون لەسەر ئەم زەویە دروست بکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.